پێشتر ئەگەر موچە ناتوو باشتر ئەو موچاتۆ زۆربەی لە قەرزان جاوەتەوە کابرا تێیدا پۆلیسە تێیدا ئاسایشە پێشمەرگێ دێتە لای من ڕستقی بە قەرز دەبە وەڵای ئێستا شێ پارەی 2 مانگ لەمەوە پێش قەرزدارە دێ ڕستقی لەکە من دەبا بە قەرز ئیمە شەرواتە چین لێ دێنینەوە بە قەرز یعنی بار بۆ باری دەبێ قەرزی بە قەرز بێنین و قەرزەکەی بدەینەوە لێرە شەماشتە وەڵای هەیە معاشخۆرە پۆلیسە بە پێشمەرگە و بە ئاسایشەوە دێ لێرەشتی بدەبا بە قەرز حتا بۆ هەیە بە 2 مانگان 3 مانگان چاوەڕێ یەکەم تا بمداتەوە ئەرێ بەخۆی هیچ گۆڕانگاری نهاتەوە مەعاش بێونێت هیچ لە وەزەکەی ناگۆڕێ کابرا فریا ناکەوێت لە قەرزانی بداتەوە دەیکە قەرز دەکات لە شوێنێشکە لە شوێنێشکە زۆربەی قەرزدارە یعنی وەرگرتنی موچە هیچ ئیسیفادەیەکی نییە ئیسیفادەشی نییە یەک موچە تاخیر بکرێ زەرەت بۆ میلەتەی دەکەوێت کاریگەری لەسەر بازاڕی ئەوە دروست کردووە بەخوای کاریگەری زۆرە ئارەوەڵ باشە پێش وەرگرتنی موچە بازار چۆن بووە ئێستا دوای وەرگرتنی موچە بازار چۆنە معاش شەرەگەنەیە بازارێندەی کە خراپتر دەبێت یعنی شتەکان نەر بە قەرز دەڕوە ئەمە شەروە بە قەرز دێنینەوە زۆربەی شەکانمە بە قەرز دەڕوە لێ لە عەلوێ لە سلێمانی بە قەرز دێنین لێرە بە قەرز دەیفرۆشتن چاوەڕێ دەکەیت وەڵای هەیە پارەی ڕستەکەش پێنیم چەند جار هاتووە ئەو کاریم کردو بە بەلا ژارمەتیم داوە